سڵتان لێبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕە تۆفیقم لە خێمشەوی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر عێراق لە بەردەم پێکێنانی حکوومەت و ئاڵۆزیدا. دیارە هەمومان نەزانین کە ئێستا ڕەوشی عێراق بەهۆی ڕێگنەکەوتنی بە تایبەتی ماڵی شیعی لەسەر پێکێنانی کابینەی حکوومەتی عێراقی و هەروەها ئەو ململانەتوندەی کە بە تایبەتی لە نێوان ڕەوتی سەدر و چوارچێوەی هەمانگی و خودی نووری مالکی دەوڵەتی یاسادا هەیە، ینی کێشەکانی باقارێکدا بردووە کە زۆرێک لە چاودێرە، ینی پێشبینیەکانیان باش نییە بۆ ڕەوشەکە. بەڵام لە دوای هاتنی ئیسماعیل قاانی و کۆبوونەوەی لەگەڵ سەدر لە نەجەف واروەها هاتنی عامری بۆ هەرێمی کوردستان و دواتر پێشتر کە لەگەڵ موقتەدا سەدر کۆبووە لە نەجەف، ئەمانە تا ڕادەیەک ئاماژەیەکن بە ئەرێنی بۆ چارەسەرکردنی ئەو دۆخە چەقبەستووی کە لە عێراقدا هاتووتە ئاراوە لەسەر پێکێنانی کابینەی حکوومەتی عێراقی. چوارچێوە هەمانگی کێشەکانیان چییە لەگەڵ ڕەوتی سەدر؟ ململانەی توندی ڕەوتی سەدر لەگەڵ نووری مالکی لە دەوڵەتی یاسا هۆکارەکانی بۆچی دەگەڕێتەوە؟ ئەوەی کە سەدر پێداگری لەسەرەکە حکوومەتی زۆرینەی نیشتیمانی پێک دێت یاخود نەخێر حکوومەتێکی تا ڕادەیەک فراوان و تەوافقی لە نێوان لایەنەکان بە تایبەتی لە نێو ماڵی شیعی و هەروەها کورد و سونە پێک دێت. ئاماژەکان چیمان پێڵێن بۆ ئاراستەیە ئەگەر حکوومەت زوو پێک نەیەت دۆخی عێراق بەچووەگە؟ گفتوگۆکەین لەسەرم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم. کاک سیروان حەمەڕەشید چاودێری سیاسی کە لە سودوێ لەگەڵمە. کاک سیروان بەخێر و سوپاس دەکەم. هەروەها برای بەڕێزمان کاک تارق جەوهەریش نووسەر و چاودێر کە بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵمانن لە سودوێکارمان. کاک تارق سڵاوتان لێبێ، بەخێر بێن، سوپاس. کاک سیروان ئەگە سەرەتا لە بەڕێزەوە دەست پێ بکەم، هەمومان نەزانی کە ئێستا دۆخی عێراق تا ڕادەیەک کە پێشتر چەقبەستوو بوو بەهۆی ناکۆشیەکانی نێو ماڵی شیعی، بەڵام تا ڕادەیەک و چەقبەستووی خەریکە ئەڕێوێتەوە. پێت وایە دۆخی عێراق بەم شێوە ئاڵۆزەی کە هەبوو لە ڕابردوو بەردەوامە بێ یاخود نەخێر لە داهاتوویشی نزیکە لێک نزیکبوونەوە بێ لە نێوان ماڵی شیعەدا؟ بەڵێ زۆر سوپاس. لە ڕاستیە ئێمە دەبێ پێشەوە بین پێناسی پێکاتەی مێژووی عێراق پێکێنانی ینی پێکاتی عێراق بکەین لەکەیەوە عێراق دامەزراوە و شوناسی دروستبوونی دەوڵەتی عێراق ئایا لەسەر ئەساسی چ بنەمایەک بووە. ئێمە ئەگە بگەڕێنەوە بۆ مێژووی ساڵی ڕابردوو بگەڕێنەوە کە عێراق تیا دامەزرا، عێراق ئەو پرسیارە بکەین بە شێوەیەکی سروشتی دامەزرا لەسەر ئەساسی خواستی عێراقیەکان و کورد و سونە و شیعە دامەزرا، یا ئەوە تا بە شێوەیەکی ناسروشتی عێراق دامەزراوە. بێگومان ئەگەر ئێمە بگەڕێنەوە سەر هەموو ئەو سەیری ئەو کێشە و ململانێ و ناکۆکیانەی ناو عێراق بکەین کە لە 100 ساڵی ڕابردووی عێراقدا ڕوویداوە، دەگەڕێتەوە بۆی کە عێراق لەسەر ئەساسی بە شێوەیەکی ناتەبیعی و وەکو ئەمری واقع عێراق دروست بوو، نەک بە شێوەیەکی بەخواستی عێراقیەکان. بۆ ئەم کێشانەی کە ئێستاش کە هەیە هەموو ئەم کێشە ناوکۆکیانە لە نێواشی ئەو سونە و لە ناوشی ئەی ماڵیشی ئەژ خۆیدا کێشەیە و لە ناو ماڵی سونەدا سونەکانجا کێشەیە و کوردیش بەداخەوە لە ناو خۆیدا یەک و یەکگوتوونە بۆ ئەوەی بتوانێت گوتاری سیاسی خۆیان بتوانێت ئامانجە سیاسی و نیشتیمانی خاین خۆی لە چوارچێوەی عێراقدا تەحقیقە. بێگومان ئێمە دەبێت اینجا دوای ئەوەش بین پێناسەی لە دوای ڕوخانی ڕژێمی عێراقەوە پێناسەی 2023 پێناسەی هێزە سیاسیەکان بکەین و بڕوانینە پێکەرانەوەی حکوومەتی عێراق و دەوڵەتی عێراقی لەسەر چه ئەساسێک بووە کە بەداخەوە ئێمە بینیمان عێراق ئێمە سەدام حوسێن و ڕژێمەکەی ڕوخا بەعز ڕوخە ئێمە هەموو عێراقیەکان دڵخۆش بوون کەوەی کە سیستمێکی دیموکراتی و فرەحیزبی و لەسەر ئەساسی ڕێزگرتن لە مافی هاوڵاتی بوون و لەسەر ئەساسی ڕێزگرتن لەسەر مافی پێکاتەکان دروست دەبێتەوە. بەڵام بەداخەوە دوای ئەوەی کە پرۆژەی خۆڕەڵاتی ناوەڕاست نەیتوانی بێتە ئەمری واقع و جێبەجێ بکرێت لە عێراق و لە ناوچەکەدا، ئەوە بوو بەڕاستی عێراق بوو بە لەسەر بنەمای تائیفی و لەسەر بنەمای مەسەبی دامەزراوە و ئەمەش وا دەکا کە عێراق بەردەوام لە کێشە و ململانێ و لە سراعەتدا بێ. هەروەها یەکێک لەو خاڵە ئەساسیانەی کە عێراق تا ئێستا نەیتوانیوە بێتە سەسکەی سیاسی خۆی و حکومڕانێکی تەندروست و باش بڕێکە، ئەوە بۆ عێراق زیادەی خۆی لەدەستداوە. دەستێوەردانی دەرەکیمان هەیە، دەستێوەردانی ئیقلیمیمان هەیە کە ئەمە فاکتەرە دەرێکەکان کار دەکەنە سەر ئەم دروستکردنی جەوێکی ناسروشتی و ئاڵۆزی لە عێراق و توانین بڵێن لە ئێستاشا لەم گەڕەی پێکێنانی کابینەی حکوومەتی عێراقی کە سەدر زۆر تەشید لەوە کاتەوە کە حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی بێ بەبێ دەستێوەردانی دەرەکی بێت، مەبەستی ئەوەیە هەم ئێران هەم وڵاتانی دیکەی ڕۆژاوایی. ئەتوانین بڵین ئەو
سیستمە تەوافقی کە لە ڕابردوو حکوومەتی عراقی لە دوای ساڵی 2023 لەسەر بنیادەنرا کە تەوافقێک لە نێوان پێکاتەکانی کورد و سونە و شیعەدا هەبوو ئەمە تا ڕادێک ئێستا سەدرەوێ وەلای بنێ پێ دوای عراق هێشتا پێویستی بۆ تەوافقە ماوە یاخود نەخێر خۆی لە ئەساسە تەوافق ینی لە فترەیەکی کەم تەوافق دەوری هەبوو لە عێراقدا بەس دوای ئەو فترەیە بەڕاستی تەوافق تووشی بنبەست و ئیفلیجی هات بۆ نمونە ئێستا دەتوانین بڵێم هەم دەوێ وەلای بنێ هەم دەوێت تەوافقیش بە بۆ ئێستا هاتووە لەگەڵ هێزێکی کوردی با بڵێن کە پارتی دیموکراتی کوردستانە هاتووە هاوپەیمانەتیان بەستەوە دانەوێت لەگەڵ بەشێک لە هێزە سونەکانش کە سەرۆکی پەرلەمانی ڕابردوو قیادەی دەکات کە ئەمە دانەوێت جۆرێک بە هاوسەنگی ڕاگرن بەڵام لەسەر ئەساسی با بڵێن ڕەزامەندی هەموو گەلی کوورنێ ئێستا ئەمە با بڵێن کە پارتی چووە لەگەڵ سەدر و لەگەڵ ئەوان ئیتیفاقی کردو هاوپەیمانەتیەکان پێکێناوە دانەوێت حکومەتی زۆری نەپێک بێنن لەسەر ئەساسی ڕەزامەندی گەلی کوورد نییە چونکە بەشێک لە هێزە سیاسەکانی کوردستان بەشێک لە خەڵکی کوردستان بەڕاستی لەگەڵ سەدر و لەگەڵ هێزە سیاسەکانیدا کێشەی قوڵیان هەیە دوازار بینیمە بەڕاستی ئمە چەندین لێدوانی سەدرمان بینیوە مقتەدا سەدر کاڵێ هێزی پێشمەکە میلیشیایە دان بە مافی کوردانانێ ئێستاش کە ئەمەی کردووە دەیەوێ لە ڕێگای کورد وەکو کارتێک و نەش وەکو کارتێک بەکاربێنێ خۆی ببێتە حاکمی مطلقی عێراق و وردە با بڵێم ڕوتی شیعەگەری باڵۆن ڕوتی سەدر بە تەواوی باڵادەستکە لە عێراقەوە بێتە هێزی یەکەم لە عێراق و بۆ فترێکی ئێزگار زۆر جارێکتر خۆی حکومڕانی عێراق بکاتەوە لەسەر بنەمای تائیفی لەسەر بنەمای ئاینی و مەسەبگەرایی دەست خۆش کاک سیروان دێمەوە خزمەت جەنابەت بەڵێ کاگێ تارق جەوهەر دووبارە ستاوت دەبێت یعنی ئەوەی کە بۆ نمونە مقتەدا سەدر ئەوێت بە ئامانجەکەی بەدی بێنێت یعنی و پێداگری لەسەرکات حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانیە و ئەم زۆرینەی نیشتیمانیە ئەگەر ئێمە ئێستا گفتوگوی لەسەر بکەین و تا ڕادەیەک بۆ دۆخی عێراق سەنگاندنی بۆ بکەین یعنی بە هەموو پێوەرەکان بێ تا ڕادەیەک بۆ عێراق ناگونجێەوە لەگەڵ ئەو کەشەی کە لە نێوان پێکاتەکان و ئەو پەیوەندی لە نێوان لایەنەکان و بەتایبەتی لە نێو خودی ماڵی شیعەشدا هەیە ناگونجێ پێداگری سەدر یعنی توانین بڵین بەردەوامە بێت یاخود نەخێر تا ڕادەیەک ئێستا کاڵبوونەوە هەیە لە پێداگریەکەی بۆ حکوومەتێکی زۆرێنی نیشتیمانی لە دوای هاتنی قانی وەروەها نزیکبوونەوەی ماڵی شیعی کە ویش چوارچێوەی هەمانگی و هەروەها ڕەوتی سەدرە شەو باش زۆر سپاس بۆ جەنابەت ڕێزوسلااو بۆ بینێران بۆ میوانە بەڕێزەکەت کاک سیروان لە ڕاستیدا ئەو بابەتە بابەتێکی تازە نییە ینی هیچ نەبی لە دوای 2023 هەمیشە لەگەڵ پێکهێنانی کابینەکانی حکوومەتێک لە دوایەکەکان دوای هەڵبژاردن لە عێراق ئەو مشتومڕانە دێتە پێشەوە ئەو ئاستەنگە سیاسیانە دێتە پێشەوە کە حکوومەت دوا دەکەوێت کە دەستێوەردانی دەرێکی ڕۆڵ دەبینێ یاریکەرە هەرێمیەکان و یاریکەری نێودوڵەتیەکان کاریگەریان بەسەر هەڵوێستی لایەنە عێراقیەکان هەیە کە لە کورد و سنە و شیعە پێکاتون ئەمانە وای کردووە کە زۆرجار پرۆسەکان دوا بکەوێ لە ڕاستیدا ئەگەر باز لە مەسلەی یەکسەر بینێ سەر حکوومەتی زۆرینە ئایا سەدر حکوومەتی زۆرینەی بۆچی دەوێ من پێم وایە بەڕێز مقتەدا سەدر کە زۆرینەی کورسیەکانی لە هەڵبژاردنەکە بەدەستهێنا و ئێستاش بەهۆی ئەو ڕێکەوتن و هاوپەیمانەتی لەگەڵ پارتی و لەگەڵ سونەکان کردوێتی زۆرینەیەکی پەرلەمانی مسۆگەر کردووە پشتیشیان بەو ئەنجامی دانیشتنی دەستپێکی خولی پێنجەم بەهێزا کە تایدا 200 بۆ 220 ئەندام پەرلەمان چوونە ژوورەوە و ئەوانەی کە بەشداریان کرد لە نێوان 180 بۆ 210 ئەندام دەنجیان پێدان بە دەستەی سەرۆکایەتی کە نوێنەرایەتی پارتی و سونەکان و تیاری سەدری دەکەن ئەمە پێمان دەڵێ کە تیاری سەدری بەهۆی ئەو کێشە قوڵانەی کە لەگەڵ بەڕێز مالیکی هەیەی بۆیە دوورشمی حکوومەتی زۆرینەی بەرزکردەوە تاوەکو بیکاتە بیانوویەک بۆ لەمپەر دروستکردن لە بەردەم هاتنە پێشەوەی بەڕێز نووری مالیکی چونکە لە سەرەتای هەڵبژاردنەکان بەڕێز مالیکی بانگەشەی ئەوەی دەکرد کە ئەگەر زۆرینەیەک مسۆگەر بکات جارێکتر ومێدی هەیە بگەڕێتەوە بۆ پۆستی سەرک وەزیران و حکوومەت پێک بێنێ بەڵام لە بەرامبەردا بەهۆی ناکۆچەکانی کە ئەو کاتانەی 8 ساڵ مالیکی سەرک وەزیران بوو دایم تیاری سەدری و سوپای مەهدی ڕوبەڕووی پەرچەکردداری تون دەلایەن دەوڵەتی عێراقی حکوومەتی مالیکی بوونەوە و سەولەت الفورسان یعنی لە بەسرە ڕووداوێکی دیارە کە چۆن مالیکی هەوڵیدا هێزەکانی مقتەدا سەدر چەک بکاتون و دوجاریش بەهۆی ئەو ناکۆچیانە و سەرکەوتنی مالیکی
ینی ڕوتی سەدر تۆزێک لاواز بوو و بۆ 3 ساڵیش پەنای بردەبەر ئێران لەوێ مایەوە تا 2000 گەڕایەوە بۆیە ئەمە یەکێکە لە بابەتە شخصیەکان سەدر کێشەیەکی شخصی لەگەر مالیکی هەیە بۆیە هەست ناکە بەو بیانوە دەوێ نێتە ناوێ نێتە ناوەکانی بۆتە هۆی تێکدانی نێوماڵی شیعەوە ئەو لێکترازانی کە دروست بۆ ئێستا بەڵێ هیچ گومانی تێدانێ کە ئەمە خاڵێکی جەوهریە لە ملانە و ناکۆچەکان و ڕێکنەکەوتنی لایەنە شیعیەکان پەیامەکەی سەدر زۆر ڕون و ئاشکرایە بۆ لایەنە شیعیەکان هەموو لایەک ئەو لایەنە خەیریەکان دەتوانن ئەوانەی کە ینی لایەنی باشن دەتوانن بێنە ناو حکوومەتەکەی یعنی ئەگەر ئێستاش لێکی بدەینەوە جگە لە مالیکی هەموو لایەنەکانی تر بە کورد و سونە و شیعەوە دەرگایان کراوەیە بۆی بستنە نێو حکوومەتەکە بەڵام لە بەینی قەوس دەبێت بە مەرجەکانی سەدر ڕازی بن هەموو لایەنەکان ئەوەی چۆتە ناوە حکوومەت و ئەو تەحالفە دەبێت تێڕوانین و بەرنامەی سەدر قبول بکە بۆ هەڵبژاردن چۆن دەیەوێت 4 ساڵی داهات و عێراق بەڕێوە بە لەو چوارچێوێدا لە پەراوێزی ئەو سیاسەتەی حکوومەتەکەی سەدر کە تشکیلی دەکات تۆ دەبی جێ بۆ داخوازیەکانی خۆت بکەیەوە کە ئەمەش کارێکی ئەستەمە بۆیە ئێستا کە من پێم وایە حکوومەتی زۆرینەی نیشتیمانی بەمەبەستی ئەوەیە حکوومەتێکی زۆرینەی کراوە جگە لە مالیکی یعنی هەمان ئەو سیستەمەی کە حکوومەتەکە هەمویان پێکەوە لە حکوومەت بوون لایەنە سەرچەکان دیسان هەمیان دەستنەوە نێو حکوومەت تەنیا دەوڵەتی قانون و هێزەکەی مالیەوەی کە ئەگەر بەم شێوازە ڕەوشەکە بگوزارێت ینی دەوڵەتی قانون کە نوری مالکی سەرۆکایەتیەکانی سەر و زیاد لە 30 کورسی هەیە بۆ ڕازیە بێت کە پەرایۆز بڵێک بۆ ڕازیە بێت کە پەرایۆز بخێ لە نێو ماڵی شیعی و ڕازیە بێ بۆی کە لە ڕابردوودا ئەو هەموو دەسەڵاتی بەدەستەوە بۆ لە عێراقدا و ئەو هەموو بەرژەوەندەی هەبوو ئێستا بەم شێوازە پەرایۆز بخریا خود نەخێر دوجار ئەبێ و ئێران کێسە لە خەتە دەبێت ئەم ڕێڕەوە کە بەرەو تێکچوون چوە ڕاستی بکاتەوە من پێم وایە ئەو بەرەیە کە پێی دەوترێت چوارچەوەی هەمەهەنگی 6 هێزی شیعەکانی لەخۆ گرتووە هەندێک لەو هێزانە ینی گروپی چەکداریان هەیە وەکو ئەسایبی ئەحلیحاق وەکو فتح کە ئەوانە گروپی حەشدی شعبیان هەیە ئەمانە هێزی چەکداریان هەیە بۆیە سەدر نایەوێ لەم قۆناغەدا ڕوبەڕووی ئەو تەیارە یەکگرتووە بێتەوە کە بە ناوی چوارچەوەی هەمانجی هەوڵ دەدا درز بخاتە نێو ئەو بەرەیە چۆن توانی درز بخاتە نێو بەرەی هاوبەشی کوردی کە یەکێتی و پارتی بۆ وفدێکی هاوبەش بەیەکەوە چوونە بەغدا کەمتر لە 24 ساعت هاوبەشەکەیان مایەوە و توانی پارتی قەناعەت پێبینی هەرچەندە ئەوە باگراوندێکی پێش انتخابات چیە ڕێکەوتنیان لەگەڵ پارتی تازەنیە و ڕەنگە دەروزیرانی تورکیا و سعودیا و ئیمارات و قەتەریش ڕۆڵیان هەبووە لەو هاوچێشەیە لەو پەیوەندیە سێ قۆڵیەی کە لە نێوان سونە و شیعە و بەشێکی کورد دروستکراوە بە سەرکردایەتی تیاری سەدری ئەمە ینی نەخشە و پلانێکە استراتیژیانە پێش هەڵبژاردنەکان داڕێژراوە تەنانەت دەتوانین بڵێن لە کاتی هەموارکردنی یا داڕشتنی یاسای هەڵبژاردنەکانەوە ئیشی لەسەر کراوە بۆیە من پێم وایە 2000 سەدر ناتوانانی بەبێ ئەو گروپانەی شیعە کە هێزی چەکداریان هەیە و لە چوارچێوەی هێزی هەماهەنگین حکوومەت پێک بینی بۆیە ینی داوایان لێ دەکا هادیە ئامریش لەم ڕۆژانە کە سەدری بینی و دوێنە شاد بۆ هەولێر بەڕێز بارزانی بینی من پێم وایە ئەوان دەستنێ ئەو حکوومەتە و ئێرانیەکانیش ئەو گوشارە زۆرە ناکەنە سەر سەدر 2000 نانێوێت سەدر لە خۆیان بتۆرێنن و 2000 پیشیان بە سەدر دەبی لە قۆناغێکی تر چونکە ئێران ئێستا مەشغوڵی ئەو گفتوگویانەیە کە لەسەر بەرنامەی ئەتۆمی لەگەڵ ئەوروپا و ئەمریکا لەگەڵ کۆمەلگەی نێودەوڵەتی هەنگاوی باش چوونەتە پێشەوە بۆیە تەرکیزی یەکەمی ئەو بەلای بەرژەوندەکانی ئێرانە چۆن بتوانی ڕێکەوتنیی هاوشێوەی ئۆباما لەگەڵ سەرۆکایەتی نوێی ئیدارەی ئەمریکا بکە و لەوێەوە بتوانی ئابووری وڵاتەکەی ببوژێنتەوە و پەنجەرەیەک بۆ هەناسەدانی خۆی درێژەدان بە سیستەمی و ڕژێمەکەی خۆی درێژە پێ بدا ئەمەش لەسەر حیسابی بەرژەوەندی هاوپەیمانەکانی ئێران دەبێ لەم پرۆسە سیاسیە من پێم وایە ئەوانەی بەرژەوەندیەکانیان لەگەڵ ئێرانە زیاتر ڕەنگە لەم پێکەنانی ئەم کابینەیە زیاتر زەرمەند بن لەوانەی کە لە دەرەوەی چەتری ئێرانی کار دەکەن چونکە دەستێوەردانە هەرێمیەکان ئەوانەی کە پشتیوانی لە سەدر و پارتی و لە دەوڵەتی یاسا دەکەن بەڕاستی ئەوانە تورکیا وڵاتانی عەربی کەندا و ئەمانە بەرەیەکی فراوانترن و ڕەنگە تا ڕادەیەکیش ینی ئۆکەیەکی ئەمریکاشی لە پشتەوە بێ دەست خۆش کاگ تارق کاگ سیروانیانی ئەوەی کە دەگوزارەوەکو کاکتارەقی ژاماژەی پێدا ینی بەری ئێرانی تا ڕادەیەک توانین بڵین هەژمونی و دەستێوەردانەکانی لە عێراق بەهۆی سەرقاڵبوونی بە گفتوگۆ ئەتۆمیەکانی لەگەڵ وڵاتانی ینی ئەوروپی
تا ڕادێک بەرژەوەندەکانی لە عێراق وەلا دەخات. ئەتوانین بڵین ئێران ڕاستێسە ینی هاتۆتەوە جارێکی دیکە دەیوێنێ و ماڵی شیعی ڕێک بخات. ئەم دەستێوەردانانە لە ڕابردووە لە ئێستاوە لە داهاتوو تا چەند ئەتوانین بڵین کاریگەرێ بێ بە تایبەتی بۆ سەر حکوومەتی نوێی عراقی کە پێک دێت چکە هەر حکوومەتێک کە پێک دێ ئەگەر ئۆکەی لە ڕابردوو دەیان وەگەر ئۆکەی ئەمریکا و ئێرانی بۆ هەڵنەکرابێ یاخود نەدرابێتێ سەرکەوتو نابوو حکوومەتە. ئەتوانین بڵێ حکوومەتی داهاتووی عراقیش بە هەمان شێوە بێ؟ وەکو پێشتر ئاماژەم پێدا یەکێک لەو خاڵە لاوازانەی حکوومەتی عراقی لە دوای ڕژێمی عێراقەوە لە دەستدانی سیادە بووە، ینی ئێمە ناقص سیادەین بە پێی ئەوەی کە ئێمە پێ لەبەر وەکو باسم کرد تەحکوم و ینی بەرژەوەندی وڵاتانی ئیقلیمی ینی ملمانی قورسی و تەنانەت وڵاتانی نێودەوڵەتیش بڵین وەکو فەڕەنسا وەکو ئەمریکا ئەوانش لە منطقەدا تەحکوم دەکەن، یعنی ناکرێت ئێمە بەڕاستی حکومەت پێک بێنێتەوە لەسەر ئەساسی پاراوێزخستنی بەرژەوەندیەکە لەسەر پاراوێزخستنی بەرژەوەندە دەرەکیەکان و ئیقلیمیەکان بەدڵنیاییەوە هەر حکومەتێک لە عێراقدا دروست بکرێت ئۆکەی ئێران و ئەمریکای دەبێت لەسەر بێ. وەکو کاکتارق باسی کرد دەبێت وڵاتانی ئەو وڵاتانش کە یعنی دەور و کاریگەریانە نەمە لەسەر پێکێنانی ئەو بەرەی کە ئێستا دەوێت حکومەت پێک بێنێت دەبێت بەڕاستی سیاست و بەرژەوەندی و ئەجندە ئەوانش لە بەرچاو بگرێت. لەبەر وەکو باسم کرد عێراق خاوەنی ئیرادەی خۆی نیە و ناتوانێت ینی بەڕاستی لەسەر پێی خۆی بۆسی خوان دروست بکەن. اینجا با ئێمە بین باسی حکومەتی عێراقی بکەین زانی حکومەتی عێراقی سەر بە کام مۆدێلی حکومڕانیە و لە چوارچەوەی کام مۆدێلی حکومڕانی ئێمە زۆر گرنگە بەڕاستی ئێمە دوو جۆر سیستمی حکومڕانیە دوو جۆری سەرەکی دیموکراسی و دیکتاتۆری. دیموکراسی چەند جۆرێکیە، دیکتاتۆری چەند جۆرێکیە. ئێمە دیموکراسین لەسەر کام مۆدێلە پەیڕۆ دەکەین، ئەگەر دیکتاتۆرین کام مۆدێلە پەیڕۆ دەکەین. بەڕاستی ئێمە ئەوەی بەڕاستی لە سیستمی دیموکراسیمان نییە لە عێراقدا و دیموکراسی لە دیموکراسی شکستی هێناوە و ناتوانین تەنها هەڵبژاردنیش بەڕاستی ینی هەڵبژاردنێکی مزەیەفە و هەڵبژاردنێکە فاکتەرە دەرەکەکان کاریگەری دەکەنە سەر تەحکومکردن و دیاریکردنی هێزە سیاسیەکان و بەرژەوەندەکانی خۆیان. ئەنجا باسی انتخابات بکەین خەڵکی عێراق بەگشتی لە سەدا 20 دەنگی داوە. یعنی ئەمە ناکرێت ئێمە بکەینە پێوەەر بۆ ئەوی بڵین حکومەتی عێراقی خەڵک هێزە سیاسەکان لە ڕێگای انتخاباتەوە. زۆرینەی خەڵکی عێراق گەلانی عێراق ناڕازین لەم سیستم و جۆرە حکومڕان و مۆدێلی کە لە عێراقدا پەیڕۆ دەکرێت. کەواتە ئێمە دەبێت ئەوە لەوە تێبگەین دەبێت حکومەتی عێراقی بەم فۆرمە بەم شێوازی کە بەم پێکات و بەم عقلەتێک کە دەوێت حکومەتی عێراقیدا بمەزرێنەوە بەدڵنیاییەوە ناتوانێت سەرکەوتوو بێ و ئایندێکی باشی نابێ بۆ بەڕێوەبردننی حکومڕانی داواکاری ئەم لایەنانە هەمووی ینی بەرژەوەندی حیزبیە، ینی ئەوەی کە دەیەوێت پشکی خۆی لە کێکەکە ببە. دوات جار ینی خۆ ئێستا سەدر کە پێداگریەکە لەسەر حکوومەتێکی زۆرینی نیشتیمانی ینی ئەو دروشمەی کە بەرزی کردوەوە خزمەتکردن و نێشتنی گەندەڵیە پێ دوایە ینی سەدر دەتوانێت ئەو دروشمەی بەرقەرارکەوە بەرجەستە بکات لە حکوومەتی نوێی عێراقیە و ئەو داوایانی خەڵک کە شەقام و تشرینیەکان بوو بەدی بێنێ. کاک هاوڕێ ینی چاکسازی لە چوارچێوەی دەستور و یاسا و فۆرمێکی دیموکراتیا دەکرێت. لە کوردستاندا لە عێراقدا بۆ بوورە لە عێراقدا نە دەستور تەحکوم دەکا نە یاسا سەروەرە و ئەو هێزەی کە دەیوێت چاکسازی بکە هێزێکە بۆ خۆی یعنی لێوە لە گەندەڵی هێزی میلی چەکداری هەیە میلیشای هەیە یعنی بە هێزێک بەڕاستی بە عقلێتێکی شیعەگەرایی و بە عقلێتێکی میلیشاگەرایی ریفۆرمی سیاسی و ریفۆرمی ئابووری و چاکسازی ناکرێت. ئەوەی کە لەگەڵ بەڕێز مقتەدا سەدر ئەوەی کە کردووە سوار شەپۆل ینی بە شێوەیەکی پۆپۆلیستیانە و سیاسەتێکی پۆپۆلیستیانەی پێڕێ کردووە هاتووە ینی تا ڕادەیەک لە کورسیەکانی لە هێز و لایەنەکانی سیاست پێکاتەکانی تری عێراق زیاترە. ئەگەر بۆ عقلەوەکو باسکەم عقلەتی خۆیان لە عقلەتی شیعەگەرایەتی و بە عقلەتێکی دەوڵەتداری و بە عقلەتێکی ینی چاکسازی و ریفۆرمەوە نێنە پێشەوە و دەست بۆ مەلەفە گرنگەکان نەبن و هەنگاو نێنن بۆ دیموکراتیزەکردنی عێراق و عێراق بەرەو دیموکراسی نەبن و یاسا سەروەر نەبێ و کار بە بەند و بڕگەکانی دەستور نەکرێ بەدڵنیاییەوە هیچ هەنگاوێک ناتوانێت ئێمە هیچ حکومەتێکی بابلین سەرکەوتوو حکومەتێکی یەکگرتووی بەهێزدا بمەزرێنی لەبەر ئەوەی بەڕاستی ئەمڕۆ عێراق
دابژمەوە سەر چەند پێکاتەیەک و هێزی وەکو باسم کرد هێز دەرەکیەکان و هێزی اقلیمیەکان تەحکوم بە عێراقەوە دەکەن کەواتە باشترین شت ئەوەیە دەبێت عێراقیەکان خۆیان ئیرادەی خۆیان دیاری بکەن بۆ خەڵک ئێستا بەڕاستی ژۆتا عێراقیەکان ینی لایەنە سیاسەکان دابەژون بەسەر ئەو هەموو هەژمون و دەستێوەردانانی کە هەیە ئەوسا هەژمونی ئێران و ئەمریکا هەبوو یان ئێستا تاوەکو جەناب و کاک تارەخیش ئاماژەتان پێدا هەژمونی چەندین وڵاتی هەرێمایەتی و نێودوڵەتی هەیە کە دەستێوەردانەکە لە ڕەوشی عێراقە ئێکاتیانی تەبێت چاوەڕێی چی بکەیت لەو دۆخە بەڕاستی عێراق لە دوای ینی ڕوخانی ڕژێمی عێراق و عێراق ئێمە خەڵک سەرەتا زۆر گەشتبین بوو و دڵخۆش ببەوەی کە خەڵک لە دەست ڕژێمێکی دڕندەی دیکتاتۆری ستەمکاری وەکو باز ڕزگاری بووە بەڵام بەداخەوە لە دوای ئەو چەندین هێز بە عقلەتی فاشزم بە عقلەتی دیکتاتۆریانە بە عقلەتی ستەم کارانە هاتن حکومی عێراق دەکەن و عێراقیان دابش کردووە بەسەر چەندین ناوەندی سیاسی و هەرێمایەتی و دەرەکیدا کە بە بڕوای من ئەم جۆرە لە هیچ شوێنێکی دنیادا تەنها لە وڵاتانەی و بڵاو بڵێن لیبیا وڵاتانی ئەو وڵاتە دواکەوت و ستەمکار و دیکتاتۆرەکان تەحکوم دەکەن باشترین شت ئەوەیە کە عێراقیەکان دەبێت بە ئەجندای نیشتیمانی و بیر لەوە بکەنەوە سیادە بۆ عێراق بگەڕێنەوە وبیر لەوە بکەنەوە پرۆژەی دیموکراسی لە عێراق سەر پێ بخەن هەتا پرۆژەی دیموکراسی و دەستا و دەستکردنی دەسەڵات و جاکردنەوەی دەسەڵاتەکان لە یەکدی و ینی بەدامەزراویکردنی حکومڕانی نێتە پێشەوە بەم جۆرەی کە ئێستا لە عێراقدایە و کە هەر هێزێکی سیاسی هەر گروپێکی سیاسی لە عێراق دەبێ بڵێ وڵا ریفۆرم دەکەم و چاکسازی دەکەم و عێراق دەکەمەوە سەر سیادەی خۆی ئەوە جۆرێکە لە خەڵخەڵەتاندن و چاوەشەکاری و سیاستێکی دیماگۆگیانە بەرامبەر بە گەلانی عێراق و بەڵام هەرخۆشیانی وەکو پێشتر جەناب دامەژت پێدا ینی بەشداریکردین لە 20 بۆ 90 خەڵک لە پرۆسەی دەنگدان ینی ئەمە هێمایە بۆەوەی کە ئەم لایەنانەوە ئەم هێزانی کە هێن زۆرینە نین و ئەو کورسیانەشی بەدەستیانێ ناوە لە چوارچێوەی ئەو دەنگانەدا ئەمە دەری ناخە کە ئەمە نوێنەری سەرجەم عێراقیەکان بێ عێراق بوو بۆ عێراق ینی دەسەڵاتی سیاسی لە عێراقدا لەگەڵ جەماوەرە متمانەی لەدەست داوە یعنی خەڵکی عێراق و گەلانی عێراق متمانیان بە دەسەڵات و سیستمی حکومڕانی نەماوە یعنی بەڕاستی دەبێ من نازام ئەو هێزانەی کە خۆیان بە هێزی نیشتیمانی ئەزانن ئەو هێزانەی کە هەڵگیری دانوێ عێراق بێنەوە سەر سکەی خۆی و لە خەمی سیادی دەبێت ئەوانە بێن پرۆژەی جدیانە بێ و بێن بە ئەجندای نوێەوە و بەڕاستی چۆن کاتی خۆی بەڕاستی ئەڵمانیەکان پارچە پارچە بوون لەسەر دەستی ئەو لە بیرچێتەوە زانە هینێکی گەورە بوو ئەڵمانیای پارچە پارچە بوو هەموو یەخستەوە بوو بە ئەڵمانایەکی بەهێز ینی دەبێت ئەم بەڕاستی ئەمەش عقلێکی سیاسی دوور لە دەستی دەرەکی دوور لە دەستی هەرێمایەتی و ڕاگررتنی هاوسەنگی هێز و بەرژەوەندی هەرێمایەتی دەبێت عێراق بگەڕێنێتەوە ینی سیادە بۆ عێراق بگەڕێنێتەوە و جارێکی تر بەڕاستی ئیرادە بۆ خەڵک بگەنێتەوە متمانەی سیاسی بۆ خەڵک بگەڕێتەوە و خەڵک بەڕاستی بەشداری سیاسی بکە بەڕاستی خەڵک ئێستا لە هەموو شتەکان نامێ بێ ئەم حکومەتە زۆری نشبێک بێ دوای فەترێککە دەبینی خەڵک جارێکی دێتەوە سەر شەقام و جارێکی ناڕزایی دەدەبرێتەوە لەبەر ئەم حکومەتی زۆرینەوە ئەو عقڵەتی حکومەتی زۆرینە پێک دێنێ لەو ئاسانیە بتوانێت حکومەتیەکی نیمچە ڕەشید نەک ڕەشید حکومەتێکی نیمچە ڕەشید پێک بێنێ بۆی لانی کەم وەڵامی داخوازیەکانی خەڵک باتەوە لانی کەم لەو ئاسەدا بێت کە هەڵبژاردننی با بڵێم هەڵبژاردننی پێشوەختەکرا وڵامی ئەو داواکانەکانی خەڵک داتەوە بە بڕوای من عێراق ینی شکستی هێناوە و عێراق ناتوانێت بچێتەوە سەرسکەی خۆی و بەم شێوەی کە باسم کرد بەڕاستی دەبێت ڕێگایەکی تر و میکانیزمێکی تر و میتۆدێکی تر و شێوەیەکی تر و پەڕەدایمێکی تر و مۆدلێکی تر جارێکی تر بێ فۆرمەڵی سیستمی سیاسی حکومڕانی عێراق بکاتەوە دەست خۆش دێم و خزمەت جەنابەت کاک سیروان کاگە تارەیانی ئەوەی کە بینیمان لە دوای بە تایبەتی ینی لە دوای تێکچوونی پەیوەندیەکانی چوارچێوەی هەمانگی و ڕەوتی سەدر و هەروەها ئەو دانیشتەی ئەنجومەنی نوێنەران خولی پێنجەم کە بینیمان سەرۆک و دوو جێگرەکەی چۆن بە زۆرینەیەک لە نێو پەرلەمان هەڵبژێران ینی تا ڕادەیەک ڕەوشی عێراقی بەرەو ئاڵۆزی برد ینی بینیمان هێرشکردنە سەر بارەگا و لایەنە سیاسەکان زیادی کرد هێرش بۆ سەر ئەمریکا زیادی کرد ینی ئەتوانین بڵین عێراق ئەگەر لایەنە سیاسەکان لە داهاتووشی نزیکدا نەگەنە ڕێکەوتنیشی کۆتایی و حکوومەتی عێراقی نوێ زوو پێک نێت دۆخێکی ئاڵۆز چاوەڕوانی عێراقیەکان و لایەنە سیاسەکانەکە کە هیچ کەسێ خوازیاری نییە بێگومان ئەوەی کە ڕوویدا لە دانیشتنی دەستپێکی خولی پێنجەم چاوەڕوان کرابوو کە بەبێ ڕێککەوتن بەبێ گەیشتنە یەکتری هەردوو باڵی شیعە
پرۆسی سیاسی زەحمەتە و کاریگەری بەسەر لایەنەکانی تریش دەبێت و ئەمە پێشتریش ئەو بابەتانەمان شرۆڤە کرد بەو شێوەیە و ڕووداوەکان بەو شێوەیە کەوتەوە کە ئێستاکە خەڵک زۆربەی پێشببینی دەکرد و ئەگەر حکوومەتەکەش پێک بێ حکوومەتی زۆرینە ینی ئەو حکوومەتی زۆرینە بە هەموو هێزە سیاسیەکانی عێراق لە زاخ و هەتا فاو کە بەشداریان کردووە 120 بۆ 25 دەنگدەری عێراقی بەشداری کردووە ئەگەر حکوومەتەش پێک بێ ینی لەو 125 ئەو پەڕی 115 نوێنەرایەتی خەڵکی عێراق دەکات ینی کەواتە حکوومەتەکە حکوومەتێکی لاوازە بێ لە ڕووی پێگەی جەماوەریەوە لە ڕووی شەرعیەتی دەنگدان و دەنگدەرانەوە بۆیە من پێم وایە حکوومەتە تەمەنی درێژ نابێت جگەل لەو ناکۆچە سیاسیانەی کە هەیە لە نێوان ماڵی شیعە و گروپی چەکدار کە دەستی بەسەر ئەوەداگرتووە یعنی سەدر خۆی سەرۆکایەتی بەرنمەیەک دەکات بانگەشەی چاکسازی و بانگەشەی سەروەری یاسا دەکات بەڵام لێدوانی ڤیددیۆی بڵاو دەکاتەوە دەڵێ ئێمە آخر کەسین کە سەرای سەلام هەڵدەوەشێنینەوە پێشمەرگە میلیشیایە یعنی کۆمەڵێک بابەت باسەکە کە ئەمە سەیرە مغامرەیەکی گەورەیە مەترسێکی گەورەیە کورد بچی لەگەڵ ئەو زەلامە هەموو هێرکەکانی خۆی بخاتە نێو سەبەتەی سەدرەوە چونکە بەڕاستی سەدر نە نەفەسی درێژە لە سیاست نە تا سەریش دەتوانی هاوسەفرت بی بۆی بگەنە کەنارێکی ئارام لەگەڵ سەدر و ماوەی 4 ساڵ حکومڕانەکەی درێژە بکێشێ من پێم وایە لە باشترین حاڵەت لە 6 مانگ بۆ ساڵێک تەمەنی حکوومەتەکەی درێژ نابی بەڵام تەمەنێک پڕ لە کێشە و ئاشوب و دوجار بە دووری نازانین جارێکی تر جادە بوروژێتەوە بێ شەقام داوا بکە کە ئەم حکومڕانیش بگۆدرێ و هەڵبژاردنێکی تری پێشوەخت بێتەوە پێشەوە بەڵام بەلای منەوە پێم وایە بۆ بینەری کورسات و بۆ خەڵکی کوردستانیش ئێمە گرنگە جەخت لەسەرەوە بکەینەوە ئایا پێگەی کورد داخوازیەکانی کورد کێشە هەڵپەسێدراوەکانی کورد لە حکوومەتی داهاتووی سەرای سەلام یا حکوومەتی بەڕێز سەدر بەرەو کوێ دەچی ئایا لە بەرژەوەندی کوردایە کە بەو شێوەیە بە دوو پارچەی و سێ پارچەیی لەگەڵ لایەنەکانی تری عێراقی سونە و شیعە بە تایبەتی مامەڵە بکەین ئەو حکوومەتی بەڕێز سەدر ئێمە هەمومان تێڕوانینەکانی تیاری سەدری دەزانین جگەلەوەی وەکو خانەوادە هەڵوێستی جوامێرانەیان هەبووە خانەوادەی سەدر و مەرجعیاتی شیعە لە بەرامبەر خەباتی کورد و لە بەرامبەر کوشت و بڕیەکانی ڕژێمەکانی عێراق بەرامبەر کورد کردویانە ئەوە لەلایەکدا دەنێن بەڵام مەرج نییە بەڕێز سەدر هەمان تێڕوانون و بۆچوونی هەبی یان لە هەمان ڕوانگەوە سەیری کێشەی کورد و داخوازەکانی کورد بکە بۆیە ئێمە بەڕاستی کورد ناچارە مامەڵە لەگەڵ دەرەنجامی هەڵبژاردنەکان بکە ینی بەڵام باشتر بوو بۆ کورد بە یەکێتی و پارتیەوە ئەو بەرنامەیدان نابوو ئەو وەرەقە هاوبەشە بەیەکەوە بچن گفتوگۆ بکەن و پۆستە سیادیەکان بخەنە کارێکی لاوەچی ئەساسیات پرساڵ پەسێدراوەکان خاک و جوگرافیا مادەی 140 نەوت و گاز کە لەوێ پێویستە مافی هەرێم لە مەسەرەی چۆنەتی بەکارهێنانی نەوت و گاز و قانونێکی اتحادی نە قانونێکی مرکزی بەسەر کووردا فەرز بکرێ دوای ئەوە تێکدانی بنەمای سازان و تەوافق و هاوبەشی و شەراکەت لە عێراقدا کە عێراقی دوای 2023 لەسەر بیناکراوە مەترسیەکی گەورەیە بەڕاستی مەترسیەکی گەورەیە کە کورد لەگەڵ ئەو ڕەوتە بڕوە بەدەستی خۆی سازان و تەوافق لە گۆڕ بنێت چونکە لە باشترین حاڵەت پێگە و سەنجی کورد بە هەموو لایەنەکان لە هەموو پارێزگاکانی عێراق لە 6 ئەو پەڕی لە 65 کورسی ڕەت ناکەین ئێمە بە 65 کورسی چۆن دەتوانین پرۆژە یاساکانی پەیوەندیان بە مافی کوردەوە هەیە لە پەرلەمانی عێراقی تێپەڕێنین بە زۆرینە و کەمینە تەنانەت بڕیارەکانی لە ئەنجومەنی وەزیرانی داهاتووش ئەگەر لەسەر بنەمای زۆرینە و کەمینە حکوومەتەکە پێک بێ ئەو لایەنە کوردی بەشداریش دەکا دەبێ قبوڵی ئەو واقعەتاڵی بێ کە سەدر لە حکوومەتەکەشیدا بڕیارەکانی بە زۆرینە و کەمینە تێدەپەڕێنین پێدوانیە دوجار هەر ئەو لایەنەش بەرپرسیارە بێت لە دەستدانی ئەگەر هەر داوا و داخوازیشی کورد کە لە ڕووی دەستوریەوە هەبووە لە ڕابردووە هەوڵی بۆ دراوە تا ڕادێگەنێکی بەدەساتوە ئەگەر بەدەستنەیەت پێ دوایە ئەو لایەنانە بەرپرسە بن لەوە ولا لە دەستدانی ینی سەرجەم دەستکەوتەکانی کورد لە ڕابردوو کە بەدیێناوە بێگومان بەرپرس دەبن ئێمە دوو نمونەمان هەیە نمونەیەکیان لە 2017 کە دوای مەسلەی ڕیفراندۆمەکە پەرچەکردداری هەموو عێراقیەکان و هەموو هێزە سنووی شیعەکانمان بینی لە پەرلەمانی عێراقی 13 بڕیاریان لە 1 سەعاتدا بەسەرکەری کوردستاندا سەپاند هەموو شتێکیان داخست لە هەرێمی کوردستان عقوبەیاندا سزای هەرێمیاندا و بودجەکەشیان ینی تاکلایەنە لە 17 ئەو ڕێکەوتنی لەسەری کرابوو تاسە ژمێریەک لە عێراق دەکرێت کەم کردەوە بۆ 12.6 یعنی ئایا بەڕێز سەدر بەڵێنی بەو لایەنە کوردیە داوە 17 بودجەی هەرێم بجێرتەوە تا ئەو کاتێ سەرژمێری دەکرێت کە ئەمە یەکێکە لە بابەتە ئەساسیەکان
کە پێویست بوو لایەنی کوردی ئەوەی دەچێت لەگە سەدر دەچێتە ناو حکوومەت جا ئەو کاتە یەکێتی و پارتی پێکەوەش بوونە یا هەرێکە بەجیا بستنە ناوێ مەفروض بوو یەکێک لەو بابەتانە چاکردنەوەی ئەو بەشە بودجێ هەرێم بێ من پێم سەیرە لایەنی کوردی دەستی لە خۆی بەردایە باسی ئەو خاڵە ناکە چونکە هیچ بنەمایەکی قانونی نییە ئەوەی کە ئەوان کردویانە لە عێراق ئەمە عقوبە و سزادانێک بوو ئەو سزادانە تێپەڕی 4 ساڵ دەورەیەکی پەرلەمانی بەسەردا تێپەڕی باشە بۆ لایەنە کوردیەکان ئەوەندە بە شەرمەوە دەچن داخوازیەکانی کورد پێشکەش دەکەن من پێم وایە ئەو لایەنە بەرپرس دەبێ ئەگەر بە تاقی تەنیا لەگەڵ حکوومەتی زۆرینەی سەدر بڕوە من پێم وایە هەموو دەستکەوتەکانی کورد مافە دەستوریەکانمان ئەوەی لە دەستور بە سازان و تەوافق جێگیر کرایە ئەمانە لە بەردەم هەڕەشەی لە ناوچوون و سرینەوە و لاوازکردن و هەڵوەشانەوە هەیە بۆیە ئەوە کارێکی مەترسیدارە کە هەر لایەنێکی کوردی بەبێ وەرگرتنی گەرنتیەک بەبێ پرۆتۆکۆلێکی ڕێکەوتین لەگەڵ لایەنی سەدری یعنی کورد بۆ ناچی مەرزدا بنێ ئەگەر من هاتمە دەرەوە لە حکوومەتەکەت ئەو حکوومەتە بە شکست و یا بە هەڵوەشاوەدا دەندرێ یعنی کورد پێم سەیرە لە پێناوی قۆڵبادانی یەکتر و شکاندنی یەکتری ئامادەن مەرجەکانی لایەنی بەرامبەری شیعی قبول بکەن بەڵام ئامادەنین لەگەڵ یەکتری دیاریکراو دەکەن بە بیان و بۆ ئەوەی ناکۆچەکانیان قوتر بکەنەوە بەڵێ ینی سەدر سەرکەوتوو بوو لەوەی کە نێوماڵی کورد پەرت بکەوە کوردیش تا ڕادەیەک خۆی ینی هەندێک لایەن بۆ پۆست و هەندێک دەستکەوت ینی توانیان ئەو یەک ریزیە لە ناوبەرن من دەتوانم دووشت باس بکەم ئەو سیاسەتەی کە سەدر باسی دەکا حکوومەتی زۆرینە سیاسەتی تۆڵەکردنەوەیە لە مالیچی لە هەرێمی کوردستانیش مەسەلەی هەڵبژاردننی سەر و کۆمار سیاسەتێکی تۆڵەکردنەوە پەیڕەو دەکرێت لە بەرامبەر یەکێتی نیشتیمانی کوردستان کامە لە سیاستدا لە پێناوی پاراستنی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستاندا کارێکی بەڕاستی گونجاو نیە لە قۆناغ و دۆخێکی زۆر مەترسیدارە و ئەمە بازەکەشی دوجار گەلی کوردستان دەیدا خۆ هێزە سیاسیەکان نایدەن خەڵکی کوردستان و ئەو مافانەی بەخەبات و تێکۆشان و بەماندبوون و شەونخونی کۆمەڵێک تێکۆشەر و کۆمەڵێک کەسی پسپۆر و شارەزا کە لە بەغداد جێگیریان کرد ئێستا بە ئاسانی ئێمە دەستی لێبەرەدەین بنەمای تەوافق هەڵدەوەشێتەوە دەچین لەگەڵ حکوومەتی زۆرینە نازانم ئەو لایەنانە دەبی بیریانەوە نەکردبتەوە سبەینێ هەر بڕیارێک دەدرێت بە زۆرینە بەسەر کووردا فەرز دەکرێت کورد لە ئەو کاتی ینی دەبی جێبەجێ بکە خۆ ناتوانانی ئەگەر پێشتر بۆ سازان بەهێز بوو بۆ پێگەی کورد بەهێز بوو لەبەرەوەی بنەمای تەوافق ڕێزی لێ دەگیرا لەو ڕۆژەوە کورد پێگەکەی لاواز بوو کە بنەمای تەوافق ڕێزی لێ نەگیرا و هەروەها کارکتەرەکانی کوردیش کە دەستنە بەغداد نمایندەکانی کورد لە بەغدا لە ئاستی پێویست و لە ئاستی قورسایی ئەرکەکەدا نێبووینە ئەمانە وای کردووە ئێمە قۆناغ بە قۆناغ هەڵبژاردن دوای هەڵبژاردن پێگەی کورد بەرەو خوارەوە بێتەوە و دابەزێ و ئاستی نوێنەرایەتیکردنی لاوازتر بێ من پێم وایە لەم قۆناغەدا دەبێت کورد جارێکی تر ئێستاش چەند ڕۆژێک ماوە لە بەردەم یەکێتی و پارتی بۆ ئەوەی کێشە و ناکۆچەکانی لەسەر مەسلەی پرسی سەرۆکی کۆمار هەرچەندە پرسێکی تەشریفاتیە پۆستێکی تەشریفاتیە بەڕاستی ئەو شەڕەی ناوێکە یەکێتی و پارتی لەسەر ئەو پۆستە بیکەن چونکە دەسەڵاتی ڕەها لای سەرۆک وەزیرانە لەو حکوومەتەیە ئەوان دەبێ هەوڵ بدەن کەسی زیرەک و شارەزا و لێهاتوو بەهێز بنێرە ناو حکوومەتەکەی بەڕێز سەدر لەوێ مافەکانی کورد پارێزراو دەبێت دەست خۆش کاک تارق دێم و خزمەت جەنابەت کاک سیروانیانەوەی کە کاک تارق ئاماژەی پێدا بۆ منە پرسیارەکەەوە هابکەم ینی هەمان شتیشم پرسی لە کاک تارق ینی سەدر هەر لە سەرەتاوە هەوڵی پەرتکردنی لایەنەکان بوو بە تایبەتی ینی نێوماڵی سونەی تا ڕادەیەک پەرت کرد و وای کرد ینی دوو هێزە ناو سونەکانە بێنێتە پێشەوە بووی کە هاوپەیمانیان لەگەڵ بکەوە کوردی شیوا لێ کرد تا ڕادەیەک پێ دوایە ینی مادەم قسەکە هاتە سەر کورد ینی کورد پێ دوایە دەبێت بەشدار بێت لە حکوومەتێکە کە پرەنسیپەکانی تەوافق و استراتیژی بنەما دەستوریەکان و داخوازیەکانی کورد کە لەخ بکە یاخود جێبەجێ نەکات یاخود لە داهاتوە مەترسیان بخاتە سەر وە کورد دەبێت بە چ میکانیزم و استراتیژێ بچێتە ناو حکوومەتی کە بەشدار دەبێت بەڕاستی تەیە مەڵە لە ڕاستیە سەدر لەوەدا سەرکەوتو و زیرەک بوو کە توانی خاڵی لاوازی سەرکردایەتی سیاسی کورد بگرێ بکەوەی کە دەستی لەگەڵ هێزێکە اتفاقات و ڕێکەوتم کا و لەگەڵ هێزێکی چەند هێزێکی سیاسی کە بڵین هێزی سەرکۆک و یەکێتی نیشتیمانی کوردستان کە با بڵین کورسی و هێزی و پسەنگ و قورسایی خۆیە لە هاوکێشە سیاسەکان دەتوانی ینی پشت لەو بکە ینی ئەمە کە بەڕاستی زیرەکی و لێهاتوویە بەڕاستی بە مانای کەلیمە سیاسەتە سیاسەتە کە لە دژی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان و دابشکردنی گوتاری سیاسی کوردی و دابشکردنی ینی لەتکردنی ئیرادەی خەڵکی کوردستان بوو
بەڕاستی کە هەر هێزێکی سیاسی کەوتە ژێر هەر کاریگەری سەدری عروبەوە یعنی هەر هێزێکی سیاسی لە دەرەوەی هەرێمی کوردستان بەدڵنیاییەوە ئەو هێزە لە ئەساسا ئەجندای یا بڵێم داماڕاوە لە هەستی کوردایەتی لە هەستی نیشتمان پەروەرەتی و ئەوەی کە بانگەشەی بۆ دەکات دەڵێ ئێمە لە ئەساسا خەباتمان کردو بۆ کورد و کوردستان و بۆ ئازادی و بۆ سەرفرازی و بۆ دەوڵەتی سەربەخۆیی لە درۆیەک لە دیماگۆگێ زیاتر هیچی تر نەبووە بەڕاستی ئێمە ئەو هێزێکی وەکو پارتی دیموکراتی کوردستان تا دوێنێ باسی ڕیفراندۆمی دەکرد و ڕیفراندۆمی بەحساب ڕیفراندۆمی کرد بۆی سەربەخۆیی کوردستان ئێستا ڕازیە بۆی کە هەرێمی کوردستان و ئیرادەی هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان بە پەر بکات و بە ئەجندای هێزێکی شیعەگەری وەکو سەدر کە بڕوای بە دیموکراسی و بڕوای بە دەستا و دەستکردنی دەسەڵات و بڕوای بە قەزەی کورد و مافەکانی کورد و بە مافەکانی هێزی پێشمەگەنیە بێ ملدا بۆ سیاسەتەکانی ئەو بەڕاستی ئەمە من لەگەڵ ڕێز و حرمەتم من ئەمە نانێ سیاسە ئەمە ناو دەنێم خیانەتی نیشتیمانی لە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان تۆ چۆن هێزێکی سیاسی مثلا بۆ منە هێزێکی وەک یەکێتی با بڵێن منطقێکی وەکو سلێمانی هێزێکە تۆ فەرامۆشی دەکەی پراوێزی دەکەی لە پێنا ئەوەی بەرژەوەندی تحقیقی حیزبی و شخصی ئەو خۆت بەدەستبێنی وەکو کاک دکتۆر تاریخ باسی کرد ئەی دوو ڕۆژکە چۆن ڕازی دەبی کە زۆرینە بڕیاریان لەسەر چارەنووسی کووردا لە دژی کورد و لەسەر مافەکانی کووردا ئەو تەوافق و شەراکەتە ڕاستەقینەیە خێتە مەترسیەوە تەوافق جارێ تەوافق لەناو دەبە ئەمە یەک کۆتایی بە تەوافق دێنێ چونکە زۆرینە پێچوانی تەوافقە تەوافق دەبێت هاوسەنگی ڕابێت دەبێت ڕەچاوی مافی هەموو پێکاتە سیاسەکان بکە بە تایبەتی کە کورد ینی نەتەوەی دووەمە لە عێراقدا و هێزی دووەمە لە عێراقداکە لە دوای عەرەب ینی کورد دووەم نەتەوەی لە عێراقدا دەبێت بەڕاستی کورد ینی بە تایبەتی پارتی کە خۆی بە حزاب بە حزبێکی ڕستە نیشتمان پەروەرد و کوردایەتی دەزانێت و خۆی بە خەباجێ دەزانێت دەبێت بەڕاستی پێش ئەوەی کە بەرژەوەندی خۆی لە بەرچاو بگرێت دەبێت بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان و مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان و ئایندەی سیاسی هەرێمی کوردستانە بەرچاو بکرێت ناکرێت هێزێکی سیاسی وەکو باسم کرد لەبەر خاتری چەند پۆستێک لەبەر خاتری جێبەجێکردنی چەند بەدیێنانی چەند ئامانجێکی حیزبی بچووک بێ لەگەڵ هێزێکی وەکو سەدر کە لە ئەساسا نەبڕوای بە قەزەی کوردەیە نەبڕوای بە دیموکراسیە نەبڕوای بە دەستا و دەستێمە قەزی خاکمانەیەوە قەزی نەتەوەمانەیەوە قەزی ناوچەکێشە لە سەرەکانمانەیە ئەمە لە داهاتوە یەکێتە مەترسیەوە ویستم باسی وکەم نەبڕوای بە جێبەجێکردنی دەستورەیە کە ئێمە بەشێکی ئەساسیمان لە دەستوردا مافەکانمان دیاریکە وەکو مادەی 140 وەکو گەڕانەوەی شوێنە دابڕاوەکان بۆ هەرێمی کوردستان وەکو پرسی بودجە پێشمەرگە بەدڵنیایەوە ئەگەر ئەو هێزە بە عقلەتی زۆرینە حکومکە لە عێراقدا هیچ دان بەشتاندان هەموو ئەوشتانی کە لە دەستور و خواستی کورد و ئامانجی کوردن پێشەلیان دەکات و ڕسایان ناکات تەنها بەرژەوەندی لاوانەیە گروپێکی سیاسی وەکو پارتی دیموکراسی کوردستان لە بەرچاو بگرێت چەند پۆستێکی سیادیان چەند بەرژەوەندێکی سیاسی هێزێکی سیاسی وەکو پارتی جێبەجێکە ئەنجینە قەزەی کورد و مەسەلەی کورد و داخوازیەکانی زۆر بەلاوە میمنادون لە ئەنجندای ئەوانیشدا نابێت چونکە عقڵتی کاکە من 2005-2006 لە ڕۆژنامەی هەواڵ و تارێک نووسی لەسەرەوەی کە سەدر و دیموکراسی کو جا مەرحەبا ئێ باشە مافی کورد لە ڕێگای گفتوگۆ و دیموکراسی و دەستا و دەستکردنی دەسەڵات و مافە دەستوریەکانەوە دەتوانێت بێتدەین نەک بە عقلەتی لەگەڵ ڕێزم بە عقلەتی زۆرینەوە بە ئەو عقلەتی زۆرینەوەمان پەلکەشتیان دەکات بۆ هێزی فاشزم لە عێراق بۆ پێشتری جەناب داماژر پێداوە زۆرێکی دیکەش لە چاودێرانی دۆخی سیاسی عێراق ینی سەدر وەها بین کە کەسێکی یەکەم هەڵەشە و دووەم ینی ڕاڕا و متەڕەدید لە بڕیارەکانی و تا سەری ژەگەڵ کەس نییە بەڕاستی ئێکەواتە ینی هاوپەیمانیکردن لەگەڵ کەسێکی ئاوهادا ینی هەمیشە تۆ بەرژەوەندەکانت لەقەوە دەیخاتە مەترسیەوە لە داهاتۆ بەڕاستی کەواتە ڕێگە ڕاستەکە چییە ئەمێ وەکو دواوتە وەکو دواسەرنجی کاکسیروان وەربگرم لەو بارەیەوە حکوومەتی ئایندەی عێراق ئەتوانین بڵێن حکوومەتێکی بەهێز دەبێ یاخود حکوومەتێکی لەرزۆکە بێ وەو لایەنانی کە بەشدارە بن تا سەر بەردەوامە بن لەسەر درێژەدان بە حکوومەتی نوێ عێراق و بەشداریکردنیان یاخود نەخێر بەرژەوەندەکان بڕیارەیە لە داهاتووە خۆی سەدر بە دوو ئامانجیان ئامانجێکان ئەوەیە بە ئایدۆلۆژیا بە بیر و باوەڕێکی ئایشی ئەگەرایی دەوێت نەزعیش ئەگەرایی بە تەواوی لە عێراقدا جێبەجێ بکە سەر پێ دووەمیش ئەجندای سیاسەتی دەوڵەتانی ناوچەکەش
کە ئەم دوو فاکتەرە با بڵێن ئەم دوو هۆکارە وا دەکا یعنی بەڕاستی نەتوانێت خواستەکانی خەڵکی کوردستان چاوی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان و تەواوی پێکاتە تەنانەت و نەشکە ئەین بەڕاستی یەکێک لەو کێشانە ئەوەیە دەبێت سەرکردایەتی سیاسی کورد دەبێت یەکێتی و پارتی کە دوو هێزی سەرەکی و بنەڕەتین لە هەرێمی کوردستاندا و پێگان هەیە و پێکێکی تاریخان هەیە دەبێت ئەو دوو هێزە سیاسیە بەڕاستی یەکەم شت بە ئەجندایەکی نیشتیمانی و بەرژەوەندیە گشتی باڵاکانی هەرێمی کوردستان لە بەرچاو بگرن و بە گوتارێک و بە گوتارێکی یەکگرتو ڕوبەڕووی هەموو ئەو کێش و مەترسیانە بێنەوە کە لە ئێستا لە عێراقدا دەرحق بە خودی عێراق و دەرحق بە هەرێمی کوردستان دەکرێت وە کورد بە یەک و یەکگرتووی و وەکوتم بە ئەجندایەک و بەرنامە و نەخشەیەکی یەکگرتو بچن لەگەڵ حکوومەتی عێراقی دابنیشن لەگەڵ هێزە سیاسەکان دابنیشن بۆی بتوانن لانی کەم بتوانین ئەم قوارەی کە لە ئێستادا هەیە و ئێمە شانازی پێوە دەکەین و خەباتی بۆ دراوە خوێنی بۆ ڕشتاوە بتوانین بیپارێزین و خەڵکی کوردستان لە ئایندا زەرمەند دەبێت و ئەم قوارەش نەکەوێتە بەرمەترسیەوە بۆیە بە بڕوای من تاکە چارەسەر ئەوەیە کە دەبێت هێزە سیاسەکانی عێراق و هەرێمی کوردستان بە بەرنمەیەکی یەکگرتووی نیشتیمانی بەرژەوەندی گشتی لەبەر چاو بگرن و لەوێ لەگەڵ سەدر و لەگەڵ هێزە لاەنە سیاسەکانی تر و لەگەڵ ئەموو ئەو لەگەڵ بەغدا و لەگەڵ هەموو ئەوانەیەم قۆناغی پەراوێستخستنی هیچ لایەنێک نە لە پەراوێستخستن جارە بە تایبەتی لە هەرێمی کوردستاندا ینی هێزە سیاسەکان لەم وەزع ئاڵۆز و پڕم لەملانێ و هینەدا و ئەو مەترسیانی کە لەسەر تەنان لەسەر عێراقیش و لەسەر ئایندی هەرێمی کوردستانەیە پەراوێستخستن یەکێکە لە هەرە هەڵە کوشندەکان کە هەر هێزێکی سیاسی بیکە هەڵەیەکی ئێزگار کوشندەیە و نابێ ئەو لە بەرچاو بگرن دەبێت بەڕاستی بەرژەوەندی گشتی لە بەرچاو بگرن چاکەی گشتی لە بەرچاو بگرن و ئێمە باجی گەورەمان داوە ئێمە بڕاستی باجی گەورەمان داوە کە لە دەسەڵاتی تەنانەت باپێم هیچ دەسەڵاتێکی ئاینی هیچ دەسەڵاتێکی مەسەبی لە دنیادا نەیتوانیوە استقلالی سیاسی بۆ وڵاتەکەی خۆی بۆ نەتەوەکەی خۆی و بۆ میلەتەکەی خۆی دەستە بەرکە جا چ جاوای بۆ هەرێمی کوردستان دەست خۆشکەکەم بەڵێ کاگ تارق دوا سەرنج و پەیامی بەڕێزی شل لەم بارەوە با بیستین فەرمو لە ڕاستیدا من پێم وایە بەڕێز سەدر حکوومەتێک تەشکیل دەکا بەڵام حکوومەتێکی لاواز دەبێت تەمەنی درێژ نابێ ڕوبەڕووی کۆمەڵی قەیرانی سیاسی دارایی ئابووری و هەرێمایەتیش دەبێتەوە و لەگەڵ شەریکەکانی کە ئێستا کە مغازە لە یەکتری دەکەن تا سەر بەردەوام نابن ناکۆچەکان سەر هەڵداتەوە بگاتە سەر خاڵە جەوهریەکانی ناکۆچی نێوان هەرێم و بەغدا سەدریش فەرقی نابی لەگەڵ حکوومەتەکانی داهاتوو مەسلەی ئەو دەیەوێ دەرێ لا شەرقیە لا غەربیە من پێم وایە سەدر لەبەر ئەوەی بە دەستی وڵاتانی کەندا و تورکیا ڕێکەوتنەکەی کردووە ئەم جارە باکووری و باشووری هەڵبژاردووە لە جیاتی شەرقیە و غەربیە باکووری و باشووری هەڵبژاردووە و دروشمەی کردوتە ئەوە بەڵام بۆ کورد گرنگە تەرکیز لەسەر هەندێک خاڵ بکە لەوانە کێشەکانی لەگەڵ بەغدا چارەسەر بکرێ بکاتە خاڵی ئەولەویەت و هەروەها مەسلەی هەندێک بابەت هەیە دیموکراسیەت لە عێراق ئازادیەکان لە عێراق کە لە سای حکوومەتەکەی سەدر هەڵنەوەشێتەوە دەستور هەموار نەکرێ مافەکانی کورد دەستکاری نەکرێ ئەمانە پێویستە کورد زۆر وشاربی و زۆر ئاگاداربی جگەلەوەی داخوازیەکانی کورد لە مادە دەستوریەکان زیاتر لە 20 مادەی دەستوری هەیە هەندێکیان پەیوەستن بەخواست و داواکاریەکانی کورد جێبەجێ نەکراوە شەڕی لەسەر نەکردووە کورد تەنیا شەڕی لەسەر بودجە کردووە لە ماوەی 6 ساڵی ڕابردوو ئێمە بەس شەرمان بووە چەند پارە دەنێرن چەند نەود فرۆشین پارەتان بدەین یان نەدەینێ ئەمە کێشەکانی ئێمە بووە ئێمە کێشەی زۆر گەورەترمان هەیە دەبی شەڕی لەسەر بکەن ئەو خاڵە ناکۆچیانەی مەلەفی سەرەکی 5 مەلەفی سەرەکیین مادەی 130 لە پێشمەرگەیە بودجەیە ینی کۆمەڵێک بابەتی ترە ئەمانە دەبی کاری لەسەر بکرێت دامەزراوە هەیئەت سربەخۆکانە کە مافی هەرێمەکان تێدا پارێزراوە کە قەرز وەردەگیرێ قەرز دەبی ڕێژەیەک بۆ هەرێمەکان دیاری بکرێ بۆ قەرەبۆکردنەوە دیاری بکرێ ئەمانە کورد شەڕی لەسەر نەکردووە بەڕاستی بۆیە من پێم وایە هەر لایەنێکی کوردی یا هەردوو لایەنی کوردی ئەگەر بچن لەگەڵ حکوومەتی سەدر بەشداری بکەن دەبی زۆر بوێرانە داکۆچی لەوە بکەن ئەگەر گەیشتە حەدی ئەوەی بکشێنەوە لە ناو حکوومەتەکەشی بەڵام دەبی هەڵوێستێکە بێ نابی ئێمە چاوپۆشی لەوە بکەین ئەو حکوومەتەی داهاتوو ئەگەر هاتوو مافەکانی کوردی پێشێل کردەوە و لەگەڵ هەرێم دیسان ڕێک نەکەوت باشە ئێمە بەشداریەکەمان چ بەهایەکی هەیە ئەگەر کێشەکان هەر بە هەڵپەسێ درای ببینێتەوە بەڵێ سوپاس بۆ هەرێک لە برایانی بەڕێزم کاک تاغجەوەرن و سەر و چاودێر کە لە سودەکانمان لە شاری هەولێر لەگەڵ سوپاس دەکەم هەروە سوپاس بۆ برای بەڕێزمان کاک سیروان حەمەڕەشید چاودێر و سەرکە لە سودۆ لەگەڵ سوپاس بەڵێ بینەرانی بەڕێز هەڵقەی شەوی پانۆراماتان پێشکەش کرا ئێوە ژەمیشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ